جوانترین سڵاو ئاراستەی ئێوە جۆگرانی خۆشەویستی بەرنامەی ئەم و سیاست بدەم بەرنمەیە ڕاستە و خۆش لەسەر سەتەلایت بڵاو دەبێتەوە و هاوکارم دەخیلی شەمۆ هێشتا لە پشودانەوە هەفتەی داهاتوو دەگەڕێتەوە بەرنمەی خۆی پێشکەش دەکات بۆ ئەمڕۆ من و هاوکارم جانی دیلان ئەم بەرنمەیە پێشکەش دەکەین. هیوادارم تا کۆتایی بەرنامە دەگەڵماندا بن. باری نائارامی هەرێمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی شەڕی ناوخۆ و بەردەوامی زیاتر لە 3 ساڵی سووریا سرنجی خستۆتە سەر مەسەلەی کورد لە هەرێمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەر نەڵێن لە جیهان. هەرچەندە کوردەکان لە کوردستانی عێراق حکوومەتی نیمچە خودمختاریان هەیە لە تورکیا پرۆسەی ئاشتی نێوان حکوومەت و ڕێبەرانی کورد بە ڕێبەری بنکراوی پەکەکە عەبدوڵڵا ئۆجەلان بەردەوامە و هێندێک ڕەخنە هەیە کە ئەم پرۆسەیە بە خێرا بەڕێوە ناچێت. لە سووریاش کوردەکان بەڕێوەبەری و هەروە هێزی خۆیان هەیە و کاروباری خۆیان ڕادەپەڕێن هەرچەندە لە ناو خۆیان ناکۆچیان هەیە و هەروەها بەدژی هێزە تونڕەوەکان وەک داعش و جەبهەت النوسرە شەڕیشان کردووە، بەڵام باری کوردەکانی ئێران جیاوازە و ئەمەش بابەتی بەرنامەی ئەم هەفتەی ئەم و سیاسەتە و بۆ لێکۆڵینەوە لە باری کوردەکانی ئێران داوامان لە دوو بەڕێز کردو دەگەڵماندا بن. حامید فەرازی چالاکوانی سیاسی و ئەندامی بەرەی یەکگرتووی کورد و هەروەها هێمن سەیدی لێکۆڵەری سیاسی لەسەر ئێران و کورد و هەروەها ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵماندان. کاک حامید فەرازی ئەم کاتت باش. ئەم کاتت باش معتەبەرخان زۆر مەمنون کاک منی ژەگەیەنم و خۆشحاڵم لە خزمەتانە. زۆر سپاس دەکەین بۆ بەشداری و بەڕێز هێمن سەیدی ئەم کاتی جەنابیشت بەخێر و زۆر سپاس. ئەو کاتە باش خاتون منیش سڵام هەیە بۆ بیسەران و بینەرانی بەرنامە و هەروەتر میوانی بەرنامە کاک حەمید. بەڵێ فەرمووجانی. کاک حامد هەروە کاکێ من زۆر خۆشاتن جارێکی تر میوانانی هەمیشەی بەرنامەکانمان خۆشاتن. پاش فەرەتر لە 3 دەیە ڕژیمی ئیران سەرەڕای ئەو هەموو فشارانەی کە لە ناو لە دەرەوە لە سەرێتی هێشتا لەسەر کار ماوە لە دەمێکە ئیمازانین ئەمریکا بەبی هاوپەیمانانی لەوانەیە لەو کار و هەوڵانەی کە لەگەڵ ئیرانە دەیدا سەرکەوتنی ئەوها بەدەست نەهێنێدن. لە دەمیگە دەبینین نەکەر ئۆپۆزیسیۆنی ئیرانی بەڵکو لەوە بەتر ئۆپۆزیسیۆنی کوردیش هێشتا کارنامەیەکی هاوبەشیان نییە بۆ چۆنیەتی سەوداکردن لەگەڵ ڕژیمی ئێراندا. حەزەکەم لە کاکێمەوە دەست پێ بکەم. کاکێ من ئێستاگە کە ئەمریکا و ڕۆژئاوا بەرامبەر بە ئیران هێونتر بوونەتەوە لایەنی کوردی لە چه قۆناغێکدایە و دەبێت چ جورە ڕێگایەک لەبەروەگرێت؟ هەرچەند ئێستا ئاکامی دانوستانەکانی ئێران و ڕۆژاوا بە تەواوی دیار نییە، بەڵام ئیتجاهەکەی دیارە کە بەرەو لێک نزیک بوونەوە دەڕوات یان لانی کەم بەرەو ئاوەم بوونەوەی کێشەکان دەڕوات. کۆماری ئیسلامی نیشانی داوە کە لە ئاستی ناوچە و جیهاندا خۆی سەپاندووە وەکو بوونێک. ئەو مۆزۆی کە ئێوە ئیشارەتان کەوتان دوای 3 دەهەیە ئێستاش حکوومەت لەسەر جێخۆیەتی ئەو شەی ئێستا کەم ڕەنگ دەبێتەوە وەکو شتێکی قوڵەکرێت کە کۆماری ئیسلامی لەسەر جێخۆیەتی مەگەر لە پرۆسەیەکی نێوخۆییدا بە ڕووداوێکی ڕفۆرمی یا بەڕواری ڕاپەڕینێکی جەماوەری وەکو شتێکە لە میسر و لە لیبی بینیمان یان لە وڵاتانی ئوروپای ڕۆژهەڵات بینیمان دەنا ئەوەی کە وەکو مەترسێکی جیهانی لەسەر بێت و بە هەڕەشێکی جیهانی یا بە هێرشێکی چەکداری یا بە بایکۆتێک و بە گەمارویەکی ئابووری حکوومەت بۆردرێ ئەو ئەگەرە تقریبن بەرەو نەمان دەڕوالانی کەم پلا چەند ساڵی ئایندا. لەو نێوەدا بەشێکی بەرچاو لە کوردەکان لە هێزی کوردی ئۆپۆزیسیۆن مەبەستمە زۆر لە کێشەی 10 ساڵ لەمەوبەری ئەمریکا و ئێران زیادە حیسابیان کردبوو بەتایبەت دوایەکی ئێران کەوتە ناو محوەری شەڕەتی ئەمریکا تەواو ئەوان تەسویران ئەوە بوو کە لە داهاتوودا لە هاتوویەکی نزیکدا ئەمریکای هێرش دەکاتە ئێران و پرۆسەی ئاڵوگۆڕی سیاسی بە وێنەی عێراق لە ئێران دووبارە دەبێتەوە و ئەوانیش تەپەن بەشدار دەبن و هاوکار و هاوپەیمانی ئەمریکا دەبن و شتێکی وەگی ئەزمموی یەکێتی و پارتیان بۆ خۆیان دەبینی. بەهەرحاڵ ئەوە زەربەیەکی زۆری لە بزوتنەوەی ڕۆژهەڵاتدا بۆ معنایە کە سیاسەتێکی دەستەوەستان سیاسەتێکی ئینتزار سیاسەتێکی چاوەڕێبوون داخۆ ئەمریکا چمان بۆ دەکا و کەی پێ لە جێپی ماریزەکانی ئەمریکا دەنین و دەچینەوە وڵات سیاسەتەکە زۆر ناخۆش بوو بۆ معنایە کە هەم ئاکامی نەبوو هەم ئێعتبار و سونئە و قورسایی کوردی دابەزاند و نەیانتوانی خوان وەکو فاعل وەکو کەسێک کە بۆ خۆیان دە و دەجێڕن نیشان بدن. ڕاستەکەی لە ناوخۆی وڵاتیش
ئەو جەوە پێکات کۆمەڵی کەس کە چالاکیان دەست پێ کرد بوو لە ئاستی جۆرا و جۆردا حەویاندا هێندە کار بکەن بۆیەکی ئاڵوگۆڕە لە ناوخۆ پێک بێنن کاتێک بینیانی یاریزانێکی زۆر گەورە بە ناوی ئەمریکا هاتوتە ناو یاریەکەوە هەستیان بدات بەوە کرد بێدەسەڵاتن باشە من ئێمە چمان هەوێ لەو پرۆسەیە پشتیوانی بکەین چ لە دژیدا بوەستین تەسیرێکی ئەو تۆمان نابێت ئەوانی زۆربەی زۆر شەوانە دادەنیشتن تماشای تەلەڤیزیۆنی فارسی ئەمریکایان دەکرد و جویان لە ڕادیۆکان دەگرت بزانم داخوا کێشەی ئەتۆمی ئێرانە یان کێشەی مۆزوعی هێرش بۆ ئێرانە لەسەر مێزە یان لەسەر مێز نییە هەموو چاویان لەوە بوو بۆیە خۆناغێکی ناخۆشی دەساڵە تێپەڕی ئێستاش ئەو شتێکی دەیبینین ئەو بێدەنگەی ئەو هەلومەرجە ناخۆش و ناسیاسی کە لە ڕۆژهەڵات دەیبینین و هەمومان هەستی پێ دەکەین ئاکامی ئەو دەساڵ انتزارەیە کە وردە وردە دەکەوێت بەڵام من خۆشببینم هەست دەکەم کە تەواوبوونی و پرۆسەیە هەرچەند دەرەنجامەکانی ئێستاشی بە ڕۆژهەڵاتەوە دیارە بەڵام نوختەی گۆڕانێک دەبێت هەستانەوەی دەست پێ دەکات لەسەروەی کە دەبێت پشت بە خۆمان بەستین و ئەگەر ئۆپۆزیسیۆنین بۆ خۆمان ئۆپۆزیسیۆن بین ئەگەر چالاکی ناوخۆی وڵاتین بۆ خۆمان چالاکی ناوخۆی وڵات بین لەسەر هێزی خۆمان حساب بکەین و لە تەواوی ئاپشێنەکان لە تەواوی ئەگەرەکان لە ڕفۆرمەوە بگرێ هەتا ڕاپەڕینێکی جەماوەری لەسەر هەمووان حساب بکەین بەڵام لەسەر ئەساسی محوەریەتی خۆمان نەک محوەریەتێکی زلهێزێکی جیهانی بەڵێ کاک حامید فرازی دێنە لای جەنابەت دەکرێت جەنابەت باسی ئەو بکەی ئەلبەتە پێم خۆش بوو باسی سیاسەتی ئاغای ڕوحانی بکەین بەرامبەر بە کوردەکان کە ئومێدیان پێبەست بوو بەڵام با لەوە دەست پێ بکەم باسی دایان ساڵمانەوەی کۆماری ئیسلامی کرا پێم خۆش باسی ئەوش بکەین کە بە دایان ساڵیشە ئۆپۆزیسیۆنی کورد لە دەرەوەی وڵات زۆربەی لە هەرێمی کوردستانی عێراق بووە و هێندێک ڕەخنەگرانیان دەڵێن کە کاریگەریان نەماوە بەهۆی ئەوەی کە زۆر دوور کەوتونەتەوە لە نێو کوردستانی عێراق دەستیان لە چالاکێکی وانە داوانەی چەکداری و ڕاگەاندنێکی هاوبەشیشیان نییە ئایا ئەمە شتێکی ڕەوایە کە بڵین لە کوردستانی ئێران ئەم حزبانە هیچ کاریگەریان نەماوە بێتگەلەوەی کە خودی ناکۆچیەکانیشان بوونەتە هۆیەوەی کە خەڵگلیان دڵسار بێتەوە بەڵام بە ئاڵ و گۆڕیەکانی کە بەسەر ئێراندا هاتووە جەنابەت چ دەفەرمووی لەو بارەیەوە بەڵێ من سەرەتا پێم باشە کە ئەوە دەست پێ بکەم مەسەلەی کوردی ڕۆژهەڵات سەرەتا دەبێت لە چوارچێوەیەکی گەورەتری نظامی جیهانی و لە پەیوەندی لەگەڵ دۆخی کوردی پارچەکانی تردا خوێندنەوەی لەسەر بکرێت ئەم بەشە لە قسەکانم ئەگەر بمەوێت دابەشی بکەم بەسەر چەند قۆناغێکە ماتەبەرخان سەرەتا ڕەنگە باش بێگەڕانەوەیەکمان بێ بۆ 20 چەند ساڵ لەوە پێش بۆ ساڵانی 1970 هەتا نەوەدی زاینی لەو سەردەمانەیە ئەبینین وەزعی بزوتنەوەی کوردی بە ئام لە زۆربەی پارچەکانی کوردستانە وەزعێکی باش نییە لەو ساڵانەدا ئێمە تازە بۆمبارانی شیمیایی هەڵەبجەمان بووە دابەزینی ڕۆحیە و گورەی خەڵکمان هەیە باوەڕی خەڵکمان هەیە لە هەموو پارچەکانی کوردستانە تازەش ئێران و عێراق لە شەڕی خۆیان بوونەتەوە ئاسوودەن بە نسبەتی ئاسوودەترن بە نسبەتی هێزی حیزبە کوردیەکانەوە و نارەکانی خۆیانەوە کوژانی ڕێبەرانی کورد و لە ناوچوونی بەشێک لە هێزی حیزبەکانە بینین هەر لەو ساڵانەیە هەروەها لەو ساڵانەیە پێم خۆشە ئاماژە بە خاڵێکی تریش بکەم کە ڕوخانی دیواری برلین و هەرەسێنانی یەکەتی سۆڤیەتە وەکو ڕوخانی بەشێک لە ورەی بزوتنەوەی چەپ کە بزوتنەوەی کوردی لە پەیوەندیدا بووە بە تایبەت لەو ساڵانەیە لەگەڵ بزوتنەوەی چەپەوە نەوەیەک دپرس بوون ئەو ساڵانە کە من خۆم لە زانستگایە بووم دەرسمە خوێندنەوە دپرس بوونی ڕۆحی کوردی و چەپ و ئازادی خواز بە نسبەتی و مەسەلانەوە کە بە ئیسلاح وەزەکە وەزێکی باش نییە بە تایبەت لەو ساڵانەیە فاکتۆری پەکەکەیش وەکو ئەمڕۆ بە نسبەتی کوردی ڕۆژهەڵاتەوە نەهاتوەتە ئاراوە دیارە کە پەکەکە زیاتر لە 10 ساڵ بوو خەباتی خۆی دەست پێ کردبوو لەو ساڵانەدا بەڵام باش بوو ئێمە هێشتا نەناسرا بوو کە بێت گوتارێکی تازە بێنێتە مەیدان و ئەویش کاریگەری خۆی ببێ بە شێوەیە ئەمە قۆناغێک جا من ئەگە کاتم ببێت چەند قۆناغێکی بەڵێ قۆناغی دووهەمیان پێم وایە لە وەختەوە دەست پێ دەکات کە شەڕی کەندا و ڕوئەدا بە بۆنەی داگیرکردنی کوێت لەلایەن عێراقەوە مەترەحبوونی نەزمی نوێی جیهانی لەلایەن جۆرج بوشی باوکەوە لەوێدا ئێمە ئەبینی بە بۆنەی ئەوە ئەنجامەکانی ئەو شەڕەکە سەدام لە وەزعیەتێکی زەحفا قەراریگرت دەرفەتێک بۆ کوردی
باشوور هەڵەکەوێ و باشووری کوردستان خودخۆ تەسیر و کاردانەوەیە بێ لەسەر پارچەکانی تر بەتایبەت لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان و هەر لەو ساڵانەدایە کە ئێران لەژێر فشاری نظامی جیهانیدا قەرارەگرێ و پراگماتیستەکان لە 1-2 ساڵەوە پێشەوە لە ئێرانە بە دەسەڵات گەیشتن و هەوڵیان داوە لەگەڵ بە قەولێک نظامی جیهانیدا ڕێبکەون بۆیە زمینەی ئەوە فراهەمە بێت کە دەستەبەندیەکی نوێی سیاسی جێگۆرچەی هێزەکان لە ئێراندا ڕووبات ئەوەیە کە ئێمە بە شوێن ئەوەدا ئەگەر بمێ خولاسەی کەمەوە سەردەمی ڕفۆرمخوازان و هەڵبژاردننی دوی خۆدادی 1976 هەتاوی هاتنە سەرکاری ئاغای ڕوحانی ئێمە ئەبینین لەوێدا دووبارە هەڵکەوتنی دەرفەتێک هەیە بۆ کوردی ڕۆژهەڵات شێوەیەکی نوێ لێ ڕێکخستنەوە و پەروەردەبوونی نەسلێکی نوێ بۆ کاری تازە و لەوێژە بە باوەڕی من دووبارە فاکتۆری پەکەکە هاتنە ئارای گوتارێکی تازە مەترەحە بۆ شێوەیەکی نوێ لە ڕێکخستن و بۆ کاری بەڕێز فەرازی زۆر ببورێت وڵامی پرسیارەکەی منت نەداوە من چەند جاری ژۆ پرسیارەتە لێ دەکەم و حەز دەکەم بزانین ینی مەبەستم ئەوەیە کە ئایا ئەم پێگایان ئەوەندە هەیە کە ڕۆژێ لە ڕۆژان بێتن حکوومەتی کۆماری ئیسلامیش بۆ نمونەوەکو تورکیا داوا بکاتن کە لایەنەکانی کوردیش دانیشن و گفتوگویان لەگەڵ بکات یان نا بەڵێ من پێم وایە حیزبە کوردیەکان بە ئەم پێگەی ئەوەیان هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستانیشدا هەروەکە لە باشووری کوردستانە ئەو پێگەیان بووە ئەوانی زۆر لە زەحبابوون زمانێک بەڵام وەختێک مەجال هەڵکەوت و نظامی جیهانی هات شتێکی تەحمیل کرد بەسەر سیستەمی سیاسی عێراقدا کوردەکان وەزنی خۆیان دیتەوە بە سورعەت خۆیان سازماندەهی کردەوە لە ناو خەڵکە کوردەکانی ئێرانیش ئەو پێگەیان بەڕای من هەیە بەڵام ئەو پێگەیە کەم و زۆری هەیە و شتێکی نسبیە بە نسبەتی حیزبەکانەوە بەڵام مشکل ئەوەی لە ڕۆژهەڵاتی کوردستاندا زۆرتر لە هەل و لە خەلەئی قودرەت هەیە ئەو پێگەیە دەرەکەوێ بە پێچەوانەی باکووری کوردستان کە ئێمە ئەبینین لەبێ ئەو شتە شتێکی جەماوەریترە لە ژێر فشارەوە خۆی دێتە دەرەوە بۆیە ئەگەر خەلەئی قودرەت لەبێ ڕوو بدات مەجال هەڵکەوێ لە باکووری کوردستانە سیستمێک وەڕێکەوتووە کە باشتر دەتوانێت لەو هەلێک کەڵێک بگرێت بەڵام لێرە ڕەنگە بە نسبەتێکی کەمتر بەڵام ئەوەی کە بڵێن پێگەیان نەماوە ئەوان دوور کەوتونەوەی تر حسێبێکیان بۆ ناکرێ من لەگەڵەوە دانیم بڵێ بەڵێ کاک هێمن ئەو پرسیارم پێ خۆش بوو لە دەنا بکەم بە یارمەتی جانی نۆرەش بهێر نۆرەی جانێ بەڵام ئەو پرسیارە پێم خۆش بوو لە دەنا بکەم هێندێک زار دەخوێنمەوە باسی مەسەلەی کورد و چارەسەری مەسەلەی کورد بەگشتی دەکرێتن کە دێتە سەر مەسەلەی کوردستانی ئێران وا دەگوترێتن کە کوردەکانیش بەشێکن لەو گەلانەی تری ئێران کە لەلایەن ڕژێم بە درێژایی ساڵان چاوسێنراونەتەوە و چارەسەریەکەش بۆ هەمووی ئێرانە جەنابەت چ دەفەرمووی ئایا کورد کێشەیەکی جیاوازیان هەیە لەگەڵ نەتەوەکانی تر هەم کێشەی جیاوازی هەیە هەم کێشەی هاوبەشیشی هەیە بەڵام ئیزم بدەن لە 30 سانێدا زۆر بە کورتی شتێک بڵنکەمەوە ئەو تێبینانی کە کامیدی دروست بوو بەڵام بۆ جیاوازەی کە هیچ هێزێکی سیاسی هیچ کات بە تەواوی هێزەکەی لەناو ناچێت بەڵکو ڕەنگە لاواز بێت ئەوە یەک دووهەم ئەوەی کە ئەزمموی باشووری کوردستان کاتێکە سیستەمی جیهانی هات بە زۆر لە عێراقی گۆڕانێکی پێکێنا احتمالاً ئەو شتە لە ئێرانە دووبارە نەبێتەوە هەر جۆرێکی لە سەرەتا قسەکاندا عەرزم کردن دووهەمەن ئەو کاتی جیاواز فاسلەیەکی زۆر نەبوو لە نێوان بزوتنەوەی چەکداری و گۆڕینی ئەو سیستەمە هەتا ساڵەکانی 1970 شۆڕشێک لە ئارادا بوو و 2 ساڵ دواتری ئەو گۆڕانە پێکات بەڵام ئێستا ئێمە مەودایەکی 15-20 ساڵە دەبینین لە نێوان کۆتایی هاتنی خەباتی چەکداری و هیچ ئاڵوگۆڕ پێک نەهاتن و لێنەوەدا نەشانتوانیەوە بە شێوەیەکی تازە حیزبەکان خۆیان نۆ بکەنەوە یا فۆرمێکی تازەی خەبات دەست پێ بکەن بۆیە ئەو مەترسێ هەیە کە زیانێکی زیاتران وێکەوێ زیاتر تووشی دابڕان بن و هەر جورێکی نیشتێکی دەتایری دەکەمەوە هیچ وەخت هیچ هێزێک بە تەواوی لە ناو ناچێت بەڵام بینەوە سەر بەحسی کورد لە ئێران کورد هەم دەتوانێت بۆ خۆی بەتەنێ صاحبی قسەی خۆی بێت صاحبی کێشەی خۆی بێت ئەو کاتەمان زیاتر ببینێتەوە کە کورد سەربەخۆیی خواز بوو یا کورد خودمختاری خواز بوو لە هەردوو خۆناغدا کورد تاکیدی لە نێوان خۆی و ئەوەی تر دەکرد یا خۆی و ئەوانەی تر
باسی دەکرد کە کۆمەڵە کەسێک لە ئێران هەندە سەڵاتیان هەیە من دەمهەوێت دەسەڵاتی سیاسی خۆم دەگەڵان کەمکەمەوە یا فۆرمولەکەی بگۆڕم یان تەواو سەر بەخۆی بکەم لە ئەو کاتەوە کە بەحسی فێدرالیزم هاتە ئاراوە کوردی ئێران دەڵێ من بە پێچەوانەی عێراق و بە پێچەوانەی باکوور کە تەنیا دەگەڵ یەک نەتەوەی باڵادەست سەرکارم هەیە لە ئێران دەگەڵ یەک نەتەوەی باڵادەست بۆ چەندین نەتەوەی چەساوی تری وەکو خۆم لە یەک جوغرافیای سیاسیدا دەژین بۆیە سیر نییە ئەگەر کو بڵێن لە ئێرانێ کوردەکان دەتوانن لە ڕێگای دووهەمیش بگەڕن دەتوانن لە هاوپەیمانی لەگەڵ بلوچەکان و تورکمانەکان و ئازەرەکان یا تورکەکان و عەرەبەکانی باشووری ئێرانیش وەکو گزینەیەک بخوان هەڵبژێرن هاوکات فشارەکەش زیاتر بکەین و ئەوەش دەبینین کە لە 10 ساڵ 15 ساڵی ڕابردوودا ئێستا ئەو فشارە تەنیا لەلایەن کوردەوە بۆ دەوڵەتی ناوەندی نییە لە ناوچەکانی دیکەی ئێرانیش کە غەیری فارس و غەیری دەسەڵاتی حاکم دەژین دەبینین کە ئەو فشارە سەری هەڵاوە بووە دەکرێت بڵین بەڵێ کورد هەم بۆ خۆی دەتوانێت کێشەیەکی تەواو جیاوازی هەبێت هەم دەتوانێت دەگەڵ باقی نەتەوەکانی دیکەی ئێران لە جوغرافیایەکی واحددا بۆ گەیشتن بە ئامانجەکانی تێبکۆشەوە ئەوەش تەنیا نقطە کۆتاییەکەی فێدرالیزم نابێت دەتوانێت کۆنفێدراڵێک بێت دەتوانێت تەنانەت چەندین وڵاتی جیاوازی سربەخۆ بن و دوای پێکەوە هاوکاریش بکەن وایە دەتوانێت نا هەر لە ئاستی چارەسەری کێشەکان و دانی مافی نەتەوەیی بەڕحاڵ ئەوەی کە بڕیاری کۆتایی خەڵک بیدەن کە چیان دەوێت بەڵام دەتوانێت لەسەر هاوپەیمانی و دۆستایەتی لەگەڵ ناوچەکانی دیکەی ئێرانیش حساب بکە کاکە حامەد وەکو دەبینرێدن لایەنە کوردیەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان تا ئێستا پاشە و چەندین ساڵە دەستکەوتی وان نەهاتوە دەدەست ئیوە کە لە ناوی وڵاتم وەبارەکە باشتر لەوانەی دەرەوە بزانن ئایا شیانی هەیە ئەو بارێکە لە باکووری کوردستان ڕەخساوە لایەنە کوردیەکان بێن شێوەی کاریان بیگۆڕن بە جۆری کە بتوانن لەگەڵ ڕژیمی ئیرانە بکەونە گفتوگۆەوە بتوانن کاری سیاسی بکەن لە جاتیەوەی کە لە دەرەوە هیچ بەرهەمێکی نییە بەڵێ کاک جانی من ئەمە ئەوە بڵم کە لەگەڵ فەرمایشەکانی کاکە منە موافقم کە کوردی ڕۆژهەڵات نابێت چاوەڕوانی دەستێک لە دەرەوە ببێ بێ ئاڵگۆڕێک لە ئێرانە پێک بێنێ و نەتیجەکەی ئەو دەستەوەسانیا ئەبێ کە ئەوانیژە شاریان پێکرد بەڵێ من لە بەشی یەکەمی قسەکانمە بۆ جوابی و پرسیارەتان لە بەشی یەکەمی قسەکاندا زیاتر ویسم ئیشارە بە کاردانەوەی نظامی جیهانی و فاکتۆرە دەرەکیەکان بکەم لەسەر مەسەلەی کورد لەناو ئێراندا ئێستا ئەسڵی باسەکەم اتفاقاً ئەوەیە کە ئێمە ئەبێ بۆ ئەوەی بتوانین مەسەلەکە باشتر وەڵام بدەینەوە و جوابمان بێ بۆ ئەو پرسیارانەی ئێوە ئەوە بێت لە پەیوەندی لەگەڵ دەستەبەندی هێزە سیاسیەکان و جێگۆڕچەی ئەو هێزانە لەناو ئێراندا ئێمە مەسەلەکە ببینین ئەو شتە پەیوەندی بەوە هەیە چ لایەنێک لە دەسەڵات سەرەکەوێت لەناو ئێرانە و ئێمە چەندێک دەتوانین لەگەڵ ئەو لایەنانەیە تەعامل بکەین بە شێوەیەک هەروە کە ئەبینین لە دەورەی دووەمی سەرۆکۆماری خاتمیدا ئیسلاحات بۆ ماوەیەک بە بنبەست گەیشت دوایە ئاغای ئەحمەدی نەژاد و ئەوان هاتنە سەرکار کار بۆ کوردەکان تا ڕادەیەکی تر سەخت بووەوە بەبێ ئەوەی هەڵبەت بڵێم گەڕانەوەیەکی یەکجارێکی بووە و هەموو ئەو دەستکەوتانەی دەورانی ئیسلاحات لە دەستچوون بەڵام کارمان بۆ سەخت بووەوە هەروە ناکۆشی ئێران و لەگەڵ ڕۆژاوا و باعثیەوە بوو کە دەنگی نظامیەکان لەناو ئێراندا دلێرتر ببێ بەرزتر ببێتەوە ئابڵوقە ئابووریەکان کاردانەوەی سەختی لەسەر هەموو ئێران و بەتایبەت لەسەر ناوچە کوردنشینەکان کە ناوچەیەکی مەحرومتر و فەقیرترن وەلی لە نەهایەتە چون سیاسەتی تونڕەوەکان چ لە ئاستی دەرەوە چ لە ئاستی ناوەوە شکستی هێنا ئاغای و انتخاباتی ئەخیر باعث بوو کە ئاغای ڕۆحانی بتوانێت بێتە سەرکار من پێم وایە مەجالێکی تازە دەستەبەر بووە بۆ کوردەکانی ناو ئێران و لەگەڵ ئەوەشدا هەم ئەگەری ڕێککەوتنی ئێران لەگەڵ وڵاتانی ڕۆژاوا هەیە ئەگەرچی هەنێ کەس کەندوکۆسبی تازە جدی لەسەر ئەم ڕێگایە وجودی هەیە بە بۆنەی بەرژەوەندی لایەنە تونڕەوەکانی ناو دەسەڵاتی کۆماری ئیسلامی بەڵام چون ڕۆژاوا نیازی هەیە بە ئێران و ئێرانی متقابلن نیازی هەیە بە وڵاتانی ڕۆژاوا ئێران ناچارە کە دەرگاکان تا ڕادەیەک بکاتەوە بەرە و دنیای دەرەوە و ئەمە مەجالێک دێڵێتەوە
بۆ ئەوەی کە نەسلێکی نوێ لە ناوخۆکە پێگەیشتووە بە گوتارێکی تازەوە ئەلبەت گوتاری گشتیش گوتارێکی نەتەوەیی ئەتوانێت هەیە بەڕای من گوتارێکی نەتەوەییە کە ئەتوانێت سەرکەوتوو بێ بەڵام بە شێواز و بە گوتارێکی تازەوە ئەمڕۆیانەترەوە ئومێدی ئەوە هەیە ئەگەرچی ئەو بزوتنەوە جەماوەریە کە زەمینەکانی لە ناوخۆ هەیە ئەگەرچی هێشتا ساوایە و لە سەرەتای ڕێگای خۆیدایە ئومێدی ئەوە هەیە کە دەستکەوتی زیاتری ببێت و هەنگاو بەرەو پێشترەوە بنێت. کاکێ من ئێمە زانین زۆر لە ڕێکخراوەکان ناوەکانیان گرنگترە لەلایەن تاک و ناوەڕۆک و بەڕامەکانیان بەو شوەیە کە بینین لە کوردستانی باکوور و یاخۆت لە تورکیا ڕێکخراوە کوردیەکان تایسە چەندین جار ناوەکانی هاتۆ گۆڕان بەڕام بەرنامە و ئامانجەکان لە شوێنی خۆی داماوە. ئێستاکەشە بینیمان دوو ڕۆژ لەمەوە پێش لە چوارچیوەی پارتی ئازادی ژیانی کوردستان پێژاک ڕێکخراوەیەکی تر کۆدار هاتوۆتە دامەزراندن. لەو بڕواییدان لایەنەکانی تریش پێوەستە کات جوورەوە کۆڵێت ئاڵوگۆڕی لە خۆیاندا بکەن کە بتوانە خۆیان بگۆنجێنن لەگەڵ ئەمڕووی ئیراندا و ناوچەکەدا. ئێزم بدەن سەرەتا زۆر بە کورتی ئاماژەیەک بە ئەزمموی باکووری کوردستان بکەم. ئێمە لە مێژووی ڕۆژهەڵاتی کوردستاندا زۆر جار حوڵمانداوە لە ئولگوکانی دیکەی جیهان کەڵک وەرگرین لە ئولگوی کوباوە بگرێ هەتا شۆڕشی چینە هەتا هێندێکیان پرۆسۆڤێت بوون هەتا خەباتی نافەرمانی مەدەنی گاندی لە هیندستانێ بە زۆر ئەزمموی جیاوازی جیهان ویستمانە کەڵک وەرگرین بەڵام لە ئەزمموونێکی ئێستا لە پناژۆسکەی خۆمان هەیە لە باکووری کوردستانە و لە گۆشت و پێستی خۆمانە ئەو جوورێک کە پێویستە کەڵک وەرناگری من پێم وایە باکووری کوردستان زۆر زیاتر لەوەیەکی ئێستاک بۆی کراوە دەرسی هەیە بۆ لێفێربوون و دەبێ شتی لێفێربین ئەوەش بە معنای کۆپیکردن نییە بەڵام بەڕاستی زۆر شی دەتوانین لێفێربین. ئەو هەنگاوی پێژاک من گۆڕان یا دامەزرانی سازمانێکی سیاسی تازە نبینم بەڵکو سیستمێکی کۆمەڵایەتی پێشنیار کردووە کە ئێستا ناچمە ناوردەکارەکانی بەڵام نفسی وەی کە پرسیاری ساز کردو ئەلانەکانێ چەندین ڕۆژە لە ناو تۆری کۆمەڵایەتەکاندا لە ناو کۆڕکۆبوونەوە سیاسەکاندا بەحسێکی زۆر توند هەڵای ساوە لەسەرەوەی کە ئەو سیستەمە نوێیە چییە چ نییە هێندێک کەس گاڵتەی پێدەکەن هێندێک کەس بەبێەوەی کە زانیاریکی دروستیان لەسەرەوە هەبێکەوە بەشێک کەسن لە قوتابخانەیەکی فکری جیهانی بەنێوی پۆستکۆلۆنیالیزم ئەوە ڕەوتێکنێکە تازە بێت بەڵکو لە مێژ ساڵە مەکتەبە جیهانەکان لە مارکسیزم و بیگرە هەتا لیبرالیزم هەتا ناسیۆنالیزم ڕخنەگرانێکان لە پێدا بوو لە ناو دڵی خۆیاندا بوو لەنە هەر خودی مارکسیستەکان هاتوون ڕخنەیان لە سیستمی مارکس کردو لە ڕوانگەیەکی پۆستکۆلۆنیالیستەوە و شتێکی تازەیان بەرهەمێناوە کە بەڵام ئێستاش هەر مارکسیست ماون بۆ خۆیان یان هەر بۆ هەڵسوکەوتەی کە لە بەشێک لە پارێزگاکانی جیهان بەنسبەت لیبرالیزم دەکردێت. بە هەر حاڵ نفسی وروژانی ئەو بەحسە من زۆر بە هەنگاوێکی باشی دەزانم پێم وایە ئەو خۆناغی ئێستا چەند ڕۆژی ئەوە کە تێپەڕێت کە لە حاڵەتێکی لێڵە و هیچ وازەهنێ وردە و لە مۆزوعەکە زیاتر ڕوون دەبێتەوە بەڵام ئەوەی وەک مثالێک مەرز کردم بە گشتی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان پێویستە گۆڕانێک لە خۆیاندا پێکبێنن بەرنامەی نوێ هەنگاوی نوێ تاقیکاری نوێ لە شکستش نەترسن لە ئەزمون و خەتا ئیستفادە بکەن احتمالی هەیە کارێک بکەن سەر نەگرێت احتمالی هەیە پرۆژەیەک بگەن لە کوردخایەندا نەتیجەی نەبێت و دەبێ هەندێک سودرێژ بن ئەوان چەندین ڕێگایان لە پێشدایە دەتوانن هێزی مێدیای خۆیان چەند بەرامبەری ئەوەی کە ئێستا هەیە بکەن ئێستاشی دەگەڵ بێ ئەوان هێزێکی مێدیایی باشیان نییە هێزەکانیان پەخش و پەڵایە ئەوە حاڵەتێکە. حاڵەتی دووهەم ئەوەیە کە پەیوەندیان لەگەڵ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان پەیوەندێکی ڕاستە و خۆ بێت دەتوانن بە شێوەی جۆراوجۆر حکم ناکەن حتمما کادر و پێشمەرگەکانیان بەچەکەوە بشنەوە من ئێستا ناسمە سەر وردەکارەکان بەڵام دەتوانن بەلایەن شێوەی دیکە پەیوەندی خۆیان لەگەڵ حکوومەت لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان بەهێز بکەن دەتوانن پەیوەندی خۆیان و جێگە و پێگەی خۆیان لەناو حکوومەتی هەرێمی کوردستان و لە ڕۆژهەڵاتی کوردستان بەهێز بکەن دەتوانن ببنە ئەکتەرێک لە نەوێدا نەک چاو لە بەستێک و موچەوەگی وەرگرێک دەتوانن لەسەر هێزی خۆیان لە دیاسپۆرا لەسەر دیپلۆماسی خۆیان زۆر زیاتر لەوەیەکی ئێستا کردویانە بەرنامە دابڕێژن بەهەرحاڵ کاکجانی ئەوەندە مەجال زۆرە بۆ کارکردن کە بەڕاستی من ناتوانم ئێستا یەک ڕێزی کەم فقط یەکشی دەتوانم بڵم
دەبێت کار بکردرێت دەبێت گۆڕان پێک بێت ئەو وەزعی ئێستا چۆن هەر ئێستا مەس زۆر ڕاحەت باسی 5 ساڵ و 10 ساڵ و 20 ساڵەوەی پێش دەکەن 20 ساڵەمە پێش بوو هاتینە دەشتی کۆیە 8 ساڵەمە پێش بوو ئینشقاقمان کرد نازانم 5 ساڵەوەی پێش بوو مۆزوع ڕوویدا 10 ساڵ 20 ساڵی دیکەش ڕەنگە بگذەرێت و ئەو ئاڵوگۆڕە هەر لە ئێرانە ڕووی نەدا ئەو کاتی لە بێ باسی 40 ساڵەمە بەر و 30 ساڵەمە بەر و 20 ساڵەمە بەر بکەن بۆ یادکردنەوەی ئەو ڕووداوانەی ئێستایان کەواتە ئەوان دەبێ بەرنامەی درێژخایانان هەبێت لە چەندین بوار ڕێکات بکەن هەنگاوێک بنێنەوە دووبارە دەکەمەوە نەستی مەطرحکردنی و مۆزوعە سیاسیە لەلایەن پێژاکەوە دامەزرانی سیستمێکی کۆمەڵایەتی من پێم وایە بە سوودە حتا ئەگەر تەنانەت پێشواڵیشی لێ نەکردێت حتا هەڵوێزگرتن بە دژی بخۆی هەنگاوێکی باشە بە مەرجێکە منطقی و لۆژیکێکی لە پێش بێت و بە دانیش و بە زانستەوە بێت و لە حاڵەتی ڕەمەکی قسەکردن و بەبێ بەڵگە ڕەتکردنەوە بگذەرێت ئەو منیش پێم وایە ئەو مەرحەلەیە زوو دەگوزارێت زوو تەواو دەبێت هەم ئەوان زیاتر پرۆژەکەی خۆیان شیر دەکەنەوە هەم ڕخنەگرەکانیان دەقیقتر و وارتر دەچنە نێو ڕخنەکانی خۆیان بە هەر حاڵ من پێم وایە دووبارەی دەکەمەوە کورتی دەکەمەوە ئەزمموی باکوور باشترین نسخەیە بۆ لێ فێربوون نەک بۆ کۆپیکردن لە چاو باقی ئەزمونەکانی جیهان و هەنگاوی تازەنانەوە پێویستێکی هاشە هەڵنەگرە و نابێت لە هەڵەکردنیش بدرێت. زۆر سپاس تکایە زۆر بە کورتی چونکی ماوەمان کەم ماوە جۆتان لە بەرنامەی ئەمە و سیاسەتە بەڕێز حامید فەرازی بابینە لای جەنابەت لە قسەکاندا باسی ئەوە دەکەی کە بە هاتنی ڕوحانی مەجای تازە دەستەبەر بۆ کورد و باسی ئەوە دەکەن ئایا بەڕای جەنابەت باسی ئەو مەجالە دەکەی هێندێک ڕەخنەگر دەڵێن بە پێچەوانەی جەنابەت دەڵێن هیچی جوانیە تەنانەت ئەو شتانەی کە لە دەستوری ئێرانیش بۆ کەماتیەکان بە کوردەکانەوە دیارکراوە هیچ دەرفەت بۆ جێبەجێکردنی نەبووە بەڕای جەنابەت باسی ئەو بزوتنەوەی جەماوەرشت کرد کە زەمینە هەیە بە شێوەیەکەیە ئایا کوردەکان دەرفەتی ئەوان هەیە بۆ نمونە بێن پارتێکی سیاسی بۆ کاری سیاسی لە کوردستان ڕابگەین و ئایا حکوومەت ئیزازەی کاریان پێدەدات؟ بەڵێ مۆتەبەکان ئەوەی کە من ئەڵم دەرفەتێکی نوێ ڕەخساوە بە نسبەتی دەورانی ئەحمەدی نەژادەوە ئەڵێم وەچون باوەڕیشم ئەوەیە کە هەمیشە بەدەنەی دەسەڵات بەدەنەیەکی یەکپارچە و نفوذ ناپەزیر نییە هەروە کە کاکێمنی ژەڵێ هەمیشە مەجال بۆ کارکردن هەیە ئەگەر ئێمە میلەتێک بین سیستەممان هەبێ بەرنامەمان ببێ بۆ کارکردن هەمیشە ئەتوانین لە هەلە چکۆلەکانیش کەڵک بگرین لەو درزە بچووکانەوە بچینە ناوەوە لە دەورانی ئاغای ئەحمەدی نژادیشە کە فشارەکان بە ئەوجی خۆی گەیشت تەنانەت ئێمە تا ڕادەیەک توانیمانە کار بکەین بە خاطری ئەوەی کە مەسئلەمان زۆر بووە بە خاطری ئەوەی کە ئەوەندە کاری معوەقە و نەکراوەمان زۆر بووە ئەگەر ئێمە لە حاسی خۆمانەوە هەر یەک هەنگاوێکی شکۆلەمان هەڵبگرتایە دەرەنجامی و هەنگاوە بچووکانە بۆ خۆی ئەبووە لەوانە بۆ ببێتە پرۆژە و کارێکی گەورە کەواتە ئێمە نابێت هیچ کاتێک تەوجیهی ئەوە بکەین چۆن دەسەڵات نایەوێ چۆن کۆماری ئیسلامی ئیجازە نادا قەولەکانی جێبەجێ نەکەوێت ئێمە کارێکمان نییە کەواتە بچینەوە لێدا بنیشین و جارێکە بە ئیسباع وەزیفەیەکمان نییە لە قەباڵی ئەوەدا وەلی من بە شێوەیەکی نسبی ئەڵم بەڵێ ئێمە کە لە ناوخۆ کارەکەین و چالاکیمان هەیە بە نسبەتی خۆمانەوە فشارەکان تا ڕادەیەک لە بەعزێک بوارە لە هەنێک بوارە لەسەر ئێمە کەمتر بووەتەوە ئەو جیرانەی کەبوون لە بەردەمانە ئەو هەڕەشانەی کەبوون بە نسبەتی چەند مانگ لەوە پێشیشەوە تەنانەت کەمتر بوونەوە دیارە لە هەنێک بواریشە فشار و گەڕانەوە شتیوە بووە بەڵام لە مەجموعدا مەشتەکە بەرەو پێشەوە بینم بەسی حیزبی کوردیستان کە کرد بەڵێ ئێمە وەکو دامەزرێنەران و ئەندامانی بەرەی یەکگرتووی کورد بە شێوایی جۆرە و جۆر لەو چەند ساڵەدا اتفاقاً کە ئەوجی فشاری دەورەی ئاغای ئەحمەدی نژاد بووە فشار لەسەر بووە توانیمانە ناوی بەرەی یەکگرتووی کورد لانی کەم ڕابگرین و ئیسێژ لە دڵی بەرەی یەکگرتووی کوردەوە بە حفزی ئەو مایەت و ئەو چوارچێوە هەوڵەدەن هەنێک تەجربە و ئەزمون و سیستەمی تازەمان ببێ و کاری تازە و تەجربەی تازە ببینە پێشەوە و ڕانەوەستین لە شوێنەکە. بەڵێ کاکێ من تکایە بە 30 سانێ بۆی کە کاکجانیش مەجالی هەبێتن ڕای جەنابەتیە جەنابەت زۆر گەشتبین دیاری بەڕێی خۆم یعنی وەکو ڕۆژنامان لە ئەندازە بە دەرگەشتبین دیاری لە چۆوە دەست پێ بکرێتن بۆ کوردستانی ئێران لە ناوە یا لە دەرەوە بە چه هەنگاوێک؟ زۆر بە کورسی ئەرزوو دەکەم کە
لە پێش داوە قوڵکەین ئەو هەلومەرجە ناخۆشی ئێستا حاصلی ڕووداوەکانی ئێستانێ حاصلی سیاسەتە غەڵەتەکانی 10 ساڵی ڕابردووی کە تازە دەرکەوتۆ و ئێستا لە قۆناغێکی هەستانەوەی داین بە بڕوای من پێم وایە وەکو ئەزمموی باکوور دەبێت هاوکار لە زیندانەوە بگرە هەتا ئوروپا لە شاخەوە بگرێ هەتا شار هەموو پێکەوە لە خەباتێکی هاوپەیوەندا بن و پێکەوە پشتیوانی یەکتر بن. کاکە من باسی هاوکاریەکە و هاوپەیمانی کێن ئەمڕۆ لە لایەنی کوردی باشوور کە ئامادە نین بەڕاستی پێکەوە دابنیشن و یەکدەست بن چونکە بێگومان بەیەکدەستی ناتوانین بگەنە هیچ جگایەک. فشاری جەماوەر زۆر دەوری زۆر باشی هەیە کاکجانی هەر ئێستا و توێژە دەبێتە فشارێک لەسەریان کۆمەڵە خەڵکێکی دیکەکەن لە لایەکەوە فشاریان بۆ دێنن و من ئاگاداری وەشم لە ناو حیزبەکانیشدا بخۆیان کۆمەڵە کەسەکەن کە بەڕاستی خەریکن کار بکەن بۆ قەناعەتە گەیشتون کە وەزع ئێستا قابلی قبول نییە. من پێم وایە لە داهاتوویەکی زۆر نزیکدا ئاڵوگۆڕێکی زۆر باش لە پەیوەندی حیزبەکان لە نێو خۆیاندا لە پەیوەندی جەماوەر و حیزبەکاندا لە پەیوەندی چالاکانی ناوخۆی وڵات و باشووری کوردستان و دەرەوەی وڵاتدادا لەمەزرێت. مات بە وەختم ماوە زۆر کەم نزیکە 20 سانیە بەداخەوەلەوە زیاتر نەماوە. باشەرەوەی زۆر سپاسی کە کامەدە فراسی بکەین لەناوەی وڵات کە یەکێک لە کاروباری یەکێک لە چالاکانی کاروباری کۆمەڵایەتی و ڕامیاریە و هەروە کاکێمەنی سێدی شیکەرەوەی کاروباری ڕامیاری زۆر سپاس بۆ بەشداریکردنە بەڕنامەی ئەمڕۆ. گیگرانی بینەرانی خۆشەویست بەم جوراتی کۆتایی دومی بەڕنامەی ئەمڕۆمان دووبارە درود دەگەرمە کارمەندەی لە بەشی کوردی کارگەردانانی بەڕنامەی هەرەمان شوان ڕەشید و لۆکمان ئامەد ئەندازیاری دەنگ لە نەسڕێمکەس ڤیدیۆ کۆنترۆلەر پیتر هاندلی و درود هاوکارم مۆتەبەر شیروانی و منی جوان دیلان پێشکەشدانکەین و تا بەڕنامەی ئایندەمان هەر شاد و سەرفراز بن. ئێرە واشنگتن هەتە لە ڕادیۆ دەنگ ئەمریکا.